یەکەم وەجبەی حاجیانی کەرکووک کە ژمارەیان 235 حاجیە و لە فڕۆکەخانەی سلێمانیەوە بەرەو عەرەبستانی سوعودی بەڕێکەوتن و بڕیاریشە لە ڕۆژانی داهاتوودا سەرجەم حاجیانی کەرکووک سەفەر بکەن. ئەو حاجیانەی بەڕێکەوتن بۆ ماڵی خودا وێڕای دەربڕینی دڵخۆشی بەو سەفەریان داواشیان لە خودا کرد کوردستان و کەرکووک بپارێزێت و ئاسایش و ئارامی باڵ بکێشێ بەسەر کەرکووکدا. هەستێکی زۆر خۆشە سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆم چاپێکەوتنە هیوادارم ئەم وڵاتە و وڵاتی خۆمان کەرکووک و کوردستان بە تایبەتی خوای گەورە لە هەموو شەڕ و ئاژاوێک بپارێزێ یا ڕەبی خوای گەورە ئەوەی کە نیەتی حەجێ خوای گەوری بیکا بە قسمەتی و لێی شڵا پشتیوان بە خوای گەورە دوعا بۆ ئێوە بۆ سەرجەم خەڵکی کوردستان بە تایبەتی و بۆ خەڵکی کەرکووک بە تایبەتی بۆ هەموو تەوەکان دوعای خێران بۆکە ئینشاءڵڵا خوای بکات قسمەت هەموو لای ئینشاءڵڵا. بەرەو مەڵی خوا چم پەنا بخوا زۆرمان کردووە زۆرمان وتووە گشتی بزر بووە ئێساگاچین بە تەمای ئەوەی خوا ڕەحمان لە حاڵ بکە و ڕەحم لە میلەتەکەمان بکە و ڕەحم لە نیشتیمان و هاوڵاتی ئەم شارەکەمانە کوردستان بکە ئینشاءڵڵا خوا ڕەحممان لێکا و ئەم وڵاتەمانە پارێزێ لە بەڵاو موسیبەتی خراپ لە پیاوی خراپ ئینشاءڵڵا حاکمێکی عادل و ڕێک و پێکمان بۆ دێ و هەموو مۆفەقە بین ئەم دینی ئیسلامە ئینشاءڵڵا مۆفەقە بێ لەسەر ڕێگەی خێر ئینشاءڵڵا داوا ئەچی بۆم شوێنە پیرۆزە ئینشاءڵڵا خوای تبارك وتعالى رحمة لك رحم لأمة محمد لك رحم لمال ومندال مانك رحم لولاتك مانك إن شاء الله ومشينا بيروزاتين وخوشوا بدليك خوشوا هاتين دعاء خير كينو خوالي من قبول بكاو وسفري حجي أمصال شاري كركوك وخرماتو خانقين زياتر ل 1500 هاوڵاتی سەفەر دەکەن و بەشێکیان لە فڕۆکەخانەی سلێمانی و بەشێکیان لە ڕێگای وشکایی لە عەرعەرەوە سەفەر دەکەن. بەڕێوەبەری دەستەی حەج و عەمرەی کەرکووک وتی تا ڕۆژی بەشێکی زۆر لە حاجیانی کەرکووک سەفەر دەکەن و لە وڵاتی سعودیەش لیژنە هەیە و سەرجەم ئاسانکاریەک بۆ حاجیانی شارەکە کراوە. ئەمڕۆ یەکەم وەجبەی حاجیەکانی کەرکووک دەست پێ کرد ئینشاءڵڵا ئەم ئەمانە 5 قافلە ئینشاءڵڵا چینە مەتار سلێمانی شەو سەعات 9 تیارەکەیانە چینە مەدینە منەوەرە ئێمەش لێرە تەنسیقمان کرد هەم تشت بۆیان لێوەش عینەن شۆنیان خواردنیان ئەم تشتانە عینەن تەرتیبمان کردووە بۆیان کە ئەگەنە مەدینە ئینشاءڵڵا لێوەش لژنەمانەیە لەناو مەتار مەدینە ئستقبالیانەکە ئەیان بە بۆ شوێنەکانیان بۆ خواردن و بۆ ئەم تشتانە گشت متەوفرە بۆیان لێوەش عینەن لە مەکەش عینەن لوزانمانەیە هەم تشت متەوفرە بۆیان ئینشاءڵڵا لە ماو دواوە کە جەدوەلەکە کە دەرچوو ئێمەش ئاگادار گشت قەنەواتی ئیعلامی ئەمنیەکان. بەهۆی نەبوونی فڕۆکەخانەی مەدەنی لە شارەکە هەموو ساڵێک حاجیانی کەرکووک 3 کاتژمێر پێش وادەی فڕۆکەخانەی سلێمانی لە کەرکووکەوە سەفەر دەکەن. هەروەک بەڕێوەبەری دەستەی حەج و عەمرەی کەرکووک دەڵێت داواکاری سەرەکی دەستەکەیان لە پێناو کار ئاسانی بۆ حاجیانی شارەکە بەگەڕخستنەوەی فڕۆکەخانەی کەرکووکە، بەڵام تا ئێستا وێڕای هەوڵە بەردەوامەکان ئەو فڕۆکەخانەیە نەکراوەتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.